کردنەوەی پێشانگای ساڵانەی پەیمانگای هانایە بۆ ڕاهێنان و شیاندنی خاوەن پێداویستی تایبەت. پەیمانگای هانە یەکێکە لەو پەیمانگایانەی لە ساڵی 1970 دامەزراوە و تایبەتە بە پەروەردەکردن و ڕاهێنانی ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. وەزیری کاروباری کۆمەڵایەتی باز لەوە دەکات هەبوونی ئەم پەیمانگایە خۆی سەلماندووە کە چەند گرنگە بۆ خاوەن پێداویستی تایبەت و دەڵێت کە ئەرکی سەرشانمانە خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بکەین. هەولێر 4 پەیمانگامان هەیە، لە گەرمیان دوانمان هەیە، لە کۆی جێپان ئەوەی لەسەر وەزارەتی ئێمە بۆ لەم کابینەیە توانیمانە کە 13,000 کەمەندام کە لە کابینەی پێشوو بەناڕەوا موچەکانیان بڕابوو بۆیان بژێڕینەوە. هەروەها توانیمانە کە پەیمانگاکانمان بەباشی ڕێک بخەینەوە. لە پێش ئەم کابینەیە بەداخەوە بەهۆی هەنێک ڕۆتین و ئەوە خوێندن بە بەردەوامی لە پەیمانگاکانی ئێمە دوا کەوتووە بۆ مانگی 11 لەم کابینەیە هەموو ساڵێک کە ئێمە دەستمان پێ کردووە لەگەڵ ئەو ڕۆژەی کە پەروەردە زەنگی خوێندنی لێیاوە، ئێمەش زەنگی خوێندنمان لێیاوە، توانیمانە بۆ ئەم پەیمانگایانەی خۆمان بۆ مناڵەکانمان پاسدابین بکەین بۆ هاتوچۆکردنیان، توانیمانە مامۆستا و توێژەری کۆمەڵایەتی بۆی بتوانین پەروەردەیان بکەین. بەڕێوبەری چاودێری کەمەندامانی سلێمانی ئاماژەی بەوە کرد کە بە پێی توانە هەموو پێداویستیەکان بۆ خاوەن پێداویستی تایبەت دابین دەکەن. نابستمان هەیە و لێرە دامەزرا و هیچ کێشەیەکیان افتتاحی معرەزەکەمان هەیە، خۆی گردووە لە 4-5 بەشی جوانکاری، بەشی ئیشی دەست، بەشی جۆڵەی درومان، دارتاشی، لەگەڵ هەندێ ئیشی تابلۆ و دیارە جەنابی وەزیریش و بەڕێوەبەری گشتیش بەردەوام لەسەر خەتن لەگەڵ وەزارەتی مالی دائیمەن تەنسیقێکی باش هەیە بۆ دابینکردنی ئەو شتانی کە پێویستیانە. دایکی دوو خاوەن پێداویستی تایبەتە و باس لە گرنگی ئەم پەیمانگایە دەکات کە چەند کاریگەری کردوتە سەر هەڵس و کەوتی منداڵەکان و بارودۆخیان ئارامتر بووە. سوپاس بەخوا زۆر باشن، تەمان ئەمە لە سعە 8ەوەکەیان ئێرە زۆر باشە بۆ مناڵەکان. لە ماڵەوانی هیچ شتێکی وان نییە تا پێی مەشغوڵە، لێرە زۆر باشە، زۆریشان حەز لێرێ، فێری زۆر شتیش بوون. ئەوەی من فێری دارتاشی بووە زۆر باشە لە ئیشەکانیە. ئێستاش درومانیەکەشی هەر باشە، سوپاس بەخوا. گۆڕانکاری زۆر باشیا دروست بووە، یعنی خۆڕاگرە لە زۆر شتە ئێستا. لە مەرجەکانی ئەم پەیمانگایە دەبێت هەر فێرخوازێک تەمەنی لە نێوان 13 بۆ 45 ساڵی بێت و خاوەنی پێداویستی تایبەت بێت. ئەم پەیمانگایە لە ساڵی 2022 توانیوێتی 50 خوێندکار وەربگرێت و لەم ساڵیشدا 52 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتی وەرگرتووە. هانۆ ئەحمەد، وێستگە نیوز، سلێمانی.